حکوومەتی عێراقی قەرەوەی خاپورکردنی 4500 گوندی کوردستانی تا ئێستا نەکردووە، قەرەبووی ئەنفالی نەکردووە، قەرەبووی هەڵەبجەی نەکردووە، قەرەبووی سووڕیەی نەکردووە، قەرەبووی سەیفۆی نەکردووە، قەرەبووی سمێلی نەکردووە. بگرە ئێستاش تاکو ئێستا ئەو هەموو نەهامەتیە خەڵکی کوردستان، ئەم هەموو بەرخودانەی خەڵکی کوردستان، ئەم شاخانەی کوردستان، ئەم گوندانەی کوردستان ببوونە شوێنی حەوانەوەی معارەزەی عێراقی، ئەوانەی ئێستا کە لە حکمن لە بەغدا تا ئێستا قەرەبووی خەڵکی کوردستانیان نەکردیتەوە. بەڵام دەبی ئێمە هەمومان پێکەوە چ لە ئەوەی لە سیاسەتە چ ئەوەی لە ڕاگەاندنە خەباتی خۆمان بکەین بۆ ئەوەی قەرەبووی خەڵکی کوردستان وەربگرینەوە، قەرەبووی 4500 گوندەکانی خۆمان وەربگرینەوە و بە پێی دەستور حکوومەتی عێراق وەک میراتگری ڕژێمەکانی پێشووی عێراق مخەوەلە کە دەبی قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە. لەگەڵ بەغدا نامەی فەرمیمان ناردووە سەبارەت بە کۆڕەک تیلیکۆم و ئەم هەڵسوکەوتەی بەغدا لەگەڵ کۆڕەک تیلیکۆم هەڵسوکەوتێکی تەعەسوفیە لەبەر ئەوەی زەرەری هاوڵاتیانە لە پێشەموو شتێک زەرەرە بۆ هاوڵاتیان، بۆیە ئێمە داوامان کردیە کە ئەو تەڕابوتە بەینیە بگەڕێتەوە و کێشەکە بە شێوەی قانونی ستێپ بە ستێپ هەنگاو بە هەنگاو چارەسەر بکرێت. کێشەکە لە کۆمپانی کۆڕەک تیلیکۆمە یاخود کێشەکە لە بەغدایە؟ نا، کێشەکە زیاتر کێشەیەکی قانونیە و ئەگەر لە کەسێکی قانونی بپرسی بشێن بتوانانی زیاتر لە من چی بکاتەوە.